ئەگەرچی پەرستانی ڕووداوامنیەکانی عێراق زۆرێک لە ترس و گومانی لێ هاوڵاتیانی کەرکووک دروست کردووە، لیژنەی ئەمنی پەرستگای کەرکووک هاوڵاتیانی شاری کەرکووک دڵنیا دەکاتەوە پلانی پێویست بۆ پەرستنی ئەمنیەتی کەرکووک گیراوەتە بەر. ئێمە خەڵکی کەرکووک دڵنیاکەینەوە کە کەرکووک ئەپارێزرێ، کەرکووک مووسڵ نییە و ئێمە دڵنیاین کەوە ئەو پلانەی کە دانراوە بۆ پاراستنی کەرکووک پلانێکی تۆخمەیە و پەیوەندیمان لەگەڵ جگە لە هێزە ئەمنیەکانی خۆمان لێرە لەناو کەرکووک لەگەڵ هەرێمی کوردستانیش هەیە بۆ ئەوەی کارەکانمان بە هەماهەنگی بکرێت بۆ پاراستنی هەموو خەڵکی کەرکووک. ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش بە هەموو پێکاتەکانیەوە پشتیوانی ڕۆڵی هێزە ئەمنیەکان دەکات و داوا دەکەن هێزی پێشمەرگەی کوردستان ڕۆڵی لە پاراستنی ئاسایشی کەرکووکدا هەبێت. داوای هێزی پێشمەرگەمان کردووە، داوای شەکەین دووبارە هێزی پێشمەرگە هێزی دژێت تیرۆل لەبەرەوەی دەوریان هەیە ئێرهابەکان زۆر لیانە ترسن، ئەزمونێکی زۆریان هەیە لە هەموو ناوچەکانە بگەنە کەرکووک نەکۆوە ئێمە بترس بێ، بەڵام ئێستا شەڕی معلوماتیە زانیاریە بزانن دژە تیرۆل گەیشتێتە کەرکووک زۆر تاسیرێکی ئەبێ لەسەر کەرکووک و تیرۆرستانیش ئەوەی ترە ئەترسن لە وەزاکان. ئەمە تەواوی پشتگیریکردن حتا نەتەوەکانی تریش هەڵوێستیان تقریبا نزیکە لە هەڵوێستەکانی ئەمە ئێستاکەوانش داواکەن هێزی پێشمەرگە بێت ئەو بە زووترین کات کۆنتترۆلی ئەو کێشانە بکە کە نایە بخزێتە ناو شاری کەرکووک. ئێمە تەنسیقمان هەیە لوجان مشتەرەکەمان هەیە بینە جێش پێشمەرگە و شورتا. بەس من حەزەکەم بلێم یەکشت ئەو قوواتە ئەگەر پێشمەرگە ئەگەر هات ئەوە مەکەن سەفقەی سیاسیە، مەکەن غەرەضی سیاسی. کەرکووک محافەزەیە هەمووی خەڵکی هەیە، کەرکووک پێشمەرگەش حمایە ئەکا بەس بە صفەتی سیاسی نا، بە صفەتی جێش وەک جێش عێراق. فەرماندەی لیوای کەرکووکی هێزی پێشمەرگەش زەخت دەکاتەوە کەرکووک مووسڵ نییە و بە هێز وەڵامی هەر لایەنێکی نێار دەدرێتەوە. هێزەکانمان 100% لە ئامادەباشیین و ئامادەین بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر هێزێکی نامۆ بە شاری کەرکووک کە بێت ئەمنێتی شاری کەرکووک تێک بدا و ڕوبەڕووی ئەبینەوە و دڵنیاشان ئەەکەینەوە کۆمەڵانی خەڵک دڵنیا ئەەکەینەوە کە ئێمە تیرۆر و تیرۆریستان بەشیان هەر ڕسوابوون و شکستە و ئەتوانین خەونە گڵاوەکانیان لە ناوبەرین و ئەمنێتی شاری کەرکووک بپارێزین. ئەگەرچی ڕەوشی ئەمنی کەرکووک تا ئێستا ئارامە، بە دوور نازاندرێت زم و جۆڵ لە ناوچەکانی باشوور و باشووری ڕۆژاوا بکەوێتەوە کە لە ژێر کۆنتترۆلی هێزەکانی سوپای عێراقدایە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.